بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاو و چەپکە گوڵتان پێشکەش بێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرەزانم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداریەوەی عەزیز و خۆشەویست شاد دەبمەوە و ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەتان پێشکەش دەکەم. لە باس و خواستی ئەمڕۆماندا باز لە دابەشکردنی سەروەت و سامان و دارایی دەکەین بەسەر هاوڵاتیاندا بەبێ جیاوازی. وەک دەزانین سەروەت و سامان و دارایی و ماڵ یەکێکە لەو هۆکارانەی کە بۆ خۆشبەختی مرۆڤەکان دانراوە و مرۆڤەکانی بە جۆرێ لە جۆرەکان پێتاقی دەکرێتەوە. تا عەبدوڵڵای کوڕی مەسعود لە فەرمودەیەکدا دەگەڕێتەوە کە لە ڕۆژی قیامەتدا هیچ بەندەیەک هەنگاوێک ناهێنێتەوە ئللا پرسیاری لەسەر چوارشت لێ دەکرێت. یەکێک لەوانە دەربارەی ئەو ماڵ و سەروەت و سامانەی کە لە چ شوێنێ بەدەستی هێنا و لە چ شتێکدا بەکاری هێناوەتەوە. بۆیە هەمیشە مرۆڤ وەکو کارگوزارێک یا وەکو ڕاستپێراوێ لەسەر ئەو سەروەت و سامانەی کە لە بەردەستیدا بووە سیر کراوە و پێویست بووە مامەڵە بەو سەروەت و سامانەوە بکات کە لە بەردەستیدایە. هەمیشە کاربەدەستی وڵات و موسڵمانان و کۆمەڵگا دەبێ بە چاوی یەکسانیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە سەیری ژێردەستەکانی بکە و هیچ کاتێ جیاوازیەکی وا نەخاتە نێوان تاکەکانیەوە. بۆیە دەبینین لە دەوڵەتی ئیسلامیدا هەموو تاکەکان بە جیاوازی ئاین و بیرروباوەڕ و ئایدۆلۆژیا و ڕەنگ و زمان و تەنانەت هەموو جۆرەکانی ترەوە بە یەکسانی سەریان کراوە. ئەوە تا دەبینین ڕۆژێک ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ پیاوێکی پشتچەماوەی کوێری جوولەکە دەبینێت کەوا خەریکی سوالکردنەوە و ئیمامی عومەر کە لی دەپرسێ کابرای جوولەکەش دەڵێ من بە گەنجی زەریبە و باجم داوەتە دەوڵەتی ئیسلامی بەڵام ئێستا لێم ناپرسنەوە و خەریکی سوالکردنم. ئیمامی عومەر دەفەرمێت لە بەیتولماڵی موسڵمانان من مانگانەیەکت بۆ دەبڕمەوە ئێمە نامانەوێت خەڵک پێمان بڵێ کەوا گەنجێتی و توانا و ڕابردووی خۆی بۆ دەوڵەتی ئیسلامی و بۆ کۆمەڵگەکەی خۆی سەرف کردووە و بەڵام لە پیرێتیا پشتیان تێ کردووە. بۆیە هەمیشە دەسەڵاتداری ڕاستەقینە دەبێ بەو شێوەیە مامەڵە بکە. ئەوە تا ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە چوارەمین خەلیفەی دەوڵەتی ئیسلامیە دەفەرمێ سوێن بەخوا ئەگەر پڕ بە ژوورێک سەروەت و سامان و زێڕ و درهەمم لەلا دابنێن ساڵێکی بەسەرا بێتەوە دەتوانم گەرنتی ئەوە بکەم کەوا مسقالە زەڕەیەکی لێکەم نەبووتەوە. بۆیە دەبێ دەسەڵاتدار کاربەدەست و بەرپرسی وڵات هەمیشە بەم چاوە سەیری ئەو بەیتولماڵ و دەسەڵات و سەروەت و سامانە بکات کە لە ژێردەستیداوە پێی وایە ئەمە مافێکی خواییە و کەوتۆتە دەست ئەم و پێویستە وەکو باران بەسەر خەڵکیدا دابەش بکات نەک تەنها بۆ حیزب و خۆی و کەسوکار و بنەماڵە و عایلەکەی خۆی سەرفی بکە. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە گرنگی ماڵەکەین شێوازی دابەشکردنی و ئەو ناعەدالەتی و نادادپەروەریی کە لە تەواوی وڵاتاندا هەیە چۆن دێت هاتۆتە کایەوە چۆن چارەسەری ئەم ڕەوشە دەکرێت لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە. لە دەوڵەتی ئیسلامیە تا چەند کاربەدەست هێندە ئەبێ خاوەن سەروەت و سامان و ڤێلا و بانق و فڕۆکەی تایبەت و کۆمەڵێ شتی گرانبەها بێ کە دوای ئەوەی کە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا ئیشیان پێی نەما پارەکانی بلۆگەکەن لە کاتێکا سەروەت و سامانی خەڵکەکەی و ئەو کاتە نە سەرۆکەکە و نە خەڵکەکەش ئیستفادەی لێ ناکەن. لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز مامۆستا حەسەن عەبدوڵڵا زانای ئاینی کە لە ستۆدیۆکانمان لە شاری ئەولێر میوانی بەرنامەی باس و خواست دەبێ تاوتوێی ئەم پرسە دەکەین. مامۆستا گیان سڵاوی خوارد لێبێ و زۆر سپاس بۆ ئامادەبوونیشت. سڵاوی خوا لە جەنابش بێ قوربان سپاس دەکەم و لە خزمەتم. مامۆستا لەو پرسیارەوە دەست پێ بکەم بزانم سەروەت و سامان یا ماڵ یا پارە و ئەم دەرامەتە داراییانە لە ئیسلامدا چۆن باسییان لێوە کراوە یا چۆن سەیریان کراوە؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. طبعا یەکێک لە بنەماکانی ژیان بێگومان بریتە لە باری دارایی مرۆڤ. خوای پەروەردگار لە قورئاندا ئاماژەی بەوە کردووە کە زۆر جار ماڵ و سامان و باری دارایی ئەگەر باش بێ و لەبار بێ بۆ ئینسان مای پشت ڕاستبوونن، مای ئەوەی کە ئینسان ژیانێکی ئاسایی و ژیانێکی وا بژیت کە بڵێن بۆ ئینسان گونجاوە. خوای پەروەردگار لەبارەی ماڵەوە فەرموویەتی ولا تؤتوا السفهاء أموالكم التي جعل الله لكم قياما. باسی ئەوە دەکات خوای پەروەردگار دەفەرمێ ماڵتان
مەدەن بەو کەسانەی کە سوفەها جەمعی سەفیهن سەفیه ئەو کەسەی کە عەقلی بەوە ناشکێ قازانج و زەرەر چییە ماڵ سەرفەکە لە شتێکدا کە حەزی لێبێ بەبێ ئەوەی ڕەچای ئەوە بکە داخۆ باشە یان خراپە بۆ مای پاراستنی دینیەتی یان مای لە دەستدانی دینیەتی ماڵی سەرفەکە بەبێ ئەوەی دەرەنجامەکەی حیساب بکە پارێکی زۆر لە شتێکی کەمدا سەرفەکە یان لە ماوەیەکی کەمدا زۆرترین پارە سەرفەکە یان کە پارەی کەمە بۆ نمونە بەڵام حیسابی ئەوە ناکە کە دەخلی کەمە داهاتی کەمە مەصرفی زۆرە خرجیاتی زۆرەکە ئەم جۆرە ئیتر پیان دەگوترێت سەفیه یان ئەو کەسەی کە مصطلحی خۆمان کوردی شتێک هەر ناوێکی لێ بنێت ئەوە پێ دەگوترێت سەفیه جا خوای پەروەردگار دەفەرمێ ماڵتان مەدەن بەم سەفیهانەی کە ئەو ماڵەی کە خوا بۆ ئەوەی کردووە بە قیام جعل الله لكم قياما يعني مال لراستي مالي پشت راستی ئینسانە ژیان طبیعەتی ژیان سروشتی ژیانی سەردونیا ئاوایە بەبێ بوونی پارە و سامان ژیان ناڕوە بەڕێدا يعني یەکێک لە پایە گرنگەکانی ژیان هەبوونی پارە و سامانە ئیسلام دائیمەن هەمیشە ڕووی لە خەڵکی ئیماندار و مسلمان و لە خواترسە کە هەبوو بێ جیرفانی پارەی تێدا بێت و پارێکی هەبێت بۆ چونکە ئەگەر ئینسان پارەی نەبێ پارە و سامانی نەبوو و بەلایەوە گرنگ نەبوو یەکێک لە پایەکانی ئیسلام کە بریتە لە زەکات ناتوانێت جێبەجێ بکە ئینسانی وایە طبعاً لەو کاتەی کە بالغ بووە تەکلیفی شەرعی کەوتۆتە سەرشان هەتا وەفات دەکا هەتا دەمرێت ڕۆژێ لە ڕۆژان ناتوانێت زەکات بدە بۆ چونکە پارەی نییە کەواتە لە ڕاستی لە پارە گرنگە هەم بۆ ئەوەی ئینسان خۆی لە خوا نزیک کاتەوە جەل جەلالوه هەم بۆ ئەوەی ئینسان ئینسانیەتی خۆی مرۆڤایەتی لە ناخی خۆیدا چەکەرە پێ بدە و بە حەرەکەی بێخێ ئیشی پێ بکە و دەستی سۆز و بەزەی درێژکە بۆ خەڵکی تر کەواتە لە ئیسلامدا ئیسلام قەت هانی خەڵک نادا بۆ ئەوی هەژار بن کاتێک کە ئەڵێن کەسانی هەژار لای خوای پەروەردگار ڕێز و حورمەتیان زیاترە پێشی خەڵکی دەوڵەمەند دەستن بۆ بەهاشت ئەوە کەسانێک نین بۆ خۆیان حەزیان لەو بوو بێ هەژار بووبن ناخوای پەروەردگار کە باسی فەقیرەکانیش دەکات دەفەرمی للفقراء الذين احصروا في سبيل الله ئەو فەقیرانی کە لە پێناوی خوادا گەمارۆدراون و ژیانیان سەخت کراوە مثلا کەسێک بۆیە فەقیرە زۆر هەوڵی داوە بەڵام هەموو ڕێگاکانی کەسابەتی حەلالیان لێ گرتوتەوە إلا ڕێگای حرامەوە إلا ئەتوانین لە ڕێگای حرامەوە مثلا بژێوی ژیانی خۆی دابین بکە إلا دەبێت لەوێ کەسابەت بکە إلا لەوێ بژێوی خۆی دابین بکە ئەویش ناچێ بۆ ئەوێ ئەڵێ فەقیرەکەم بەلاوە باشترە لەو دەوڵەمەندەی کە لەسەر حسابی دینەکەم ئەم جۆرە فەقیرە ئەم جۆرە هەژارە لای خۆی پەروەردگار قەدر و ڕێز و حورمەتی هەیە کەسێک هەوڵی داوە باری دارایی خۆی لەبارکە و ژیانی خۆی بسازێنێ بژێوی ژیانی خۆی و کەسوکار و منداڵەکان و خێزانی خۆی دابین بکە لە جیهاددایە لە تێکۆشانێکی گەورەدایە نەتیجەکە کە هەر ئەوەی با بڵێن بەش دەبێت کە فەقیر بێ و دەوڵەمەند نابێ و ماڵ و سامی ناکەوتە ژێردەست ئەم جۆرە هەژارە لای خۆی پەروەردگار قەدر و قیمەت و ڕێزی تایبەتی هەیە و بە تەئکید لەبەرەوە لە دنیادا ناخۆشی بینیوە و هەوڵی داوە و تێکۆشاوە و نەگەیشتە بە ئاواتی خۆی و نەچوو بۆ ڕێگای حرام لە قیامەتدا خوای پەروەردگار جەل جەلالوه پاداشتی بەوە دەداتەوە پێشی دەوڵەمەندە مسلمانەکان دەچێتە بەهەشتەوە کەواتە لە ئیسلامدا یعنی حتا تەماشا بکەین یەک لە چوار مەبەستەکان ئەو مەبەستانە کە پێیان دەکرێت مەبەستی شریعەت مەقاصدی شریعە کە ئەڵێن ئیسلام هاتۆ لە پێناو پاراستنی یعنی ئەو پێنج شتانە یەکێک لە گرنگترین یەکێک لە گرنگەکان ئەوەیە ماڵە حفظ المال ئیسلام هاتووە بۆ ئەوی ماڵی خەڵک بپارێزرێ پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە دوایین خوتبە کەوتاری بۆ مسلمانان دا و نزیک بە 120,000 مسلمان لە خزمەتیا بوون فەرمووی ئەلا إن أموالكم ودماءكم وأعراضكم حرام عليكم كحرمة يومكم هذا فەرمووی ماڵتان گیانتان و خوێنتان و ناموس و کەرامەتتان لەسەر یەکتری حرامە بە هیچ جۆرێک بۆتان نییە دەست درێژەکە چۆن بۆی نییە ئینسان دەست درێژکە بۆی خوێنی ئینسانێک بڕێژێ بە ناحەق یان بۆی نییە ناموسی ئینسانێک کەرامەتی ئینسانێک لەکەدارکە بە هەمان جۆریش بە هەمان شێوەش بۆی نییە بە هیچ جۆرێک بە ناحەق بە زوڵم بە تەعەدا بە فێڵکردن بە خەڵەتاندن دەست بۆ ماڵی خەڵک ببە و پارەی ئەگەر کەم بێیان زۆر بێ بیبات و بیخوات بۆ چونکە ماڵی ئینسان یەکێکە لە مقدساتی ژیانی ئەو ئینسانە یعنی یەکێکە لە پیرۆزیەکان نەک مقدساتی شەرعیکەوەی باسی دەکەن ئەوە مەبەست نییە بەڵکو یەکێک لەو شتانەی کە بەلای ئینسانەوە گرینگە
بەلای ئینسانەوە پیرۆزە بۆیەش حتا کە با بڵێن قەتعیەت دەست بڕین کە دانراوە بۆ لەبەر ئەوە کە ئینسان کە دەستی برد بۆ ماڵی خەڵک بە تەئکید دەست دەبا بۆ ناموسی خەڵکیش بە تەئکید دەست دەبا بۆ گیانی خەڵکیش بۆیە فعلا ماڵ لە ئیسلامدا شتێکی گرنگە و بایەخەوە سەیر کراوە بەڵام مالی حەلال و لە بەردەستی کەسێکە عاقلانە ژیرانە ئیماندارانە تەسەڕوف لە هەم وەریگرێ هەم تەسەڕوفیشی پێوە بکات. زۆر باشە مامۆستاکەواتە ئەسڵ و ئامانج لە پێدانی سەروەت و سامان بە مرۆڤ لە چیدا واتە ئەم مرۆڤە بۆچی هەندێک لە مرۆڤەکان ژیانێکی خۆشگوزەرانی و ئەشرافیانە و ڕەفاهیاتانیان هەیە و بەشێکی دیکە لە خەڵک نیەتی حکمت لەمەدا چیە و بۆچی ینی ئامانجی سەرەکی لەوەی کە مرۆڤ خاوەن سەروەت و سامان و پارە و دەسەڵات بێ پەیوەندی بە چیەوە هەیە؟ بەڵێ طبعا بۆ هەندێک خەڵک یعنی هەبووە و هەندێک کەس نەبووە و هەژارە هەندێک کەس دەوڵەمەندە ئەوە سنەتی خوایە جەل جەلاله لەو کەونەدا هەموو کەسێک وەکو یەک نییە هەمیشە فەقیر هەیە و دەوڵەمەندیش هەیە هەروەکو هەمیشە نەخۆش هەیە و ساغ هەیە ئەوە لەبەر ئەوەیە کە خوا جەل جەلاله هەمومانی هەر یەکێک لە ئێمە بۆ بەرامبەرەکەی تاقیکردنەوەیە خوا دەفەرمێ جەل جەلاله وجعلنا بعضكم لبعض فتنة هەندێکمان بۆ هەندێکتان کردومان بەمای تاقیکردنەوە ئەتەصبیرون ئایا ئێوە سەبر و ئارامتان هەیە ئایا سەبر دەگرن ئارام دەگرن کاتێک کەسێک دەوڵەمەندە خوای پەروەردگار ئەو دەوڵەمەندە تاقی دەکاتەوە بە کەسێکی هەژار ئایا ئەو دەوڵەمەندە خۆی با بڵێن لە ئاسیدا خۆی بە گەورە دەزانێ ئایا سوکاتی پێ دەکا بە چاوی بێڕێزیەوە سەیری دەکا یان کەسێکە ڕەحم و بەزەیی لەبیر ناکە ویژدان لەبیر ناکە ئینسانیت لەبیر ناکە لەبیری ناچێتەوە قیمەتی ئینسان بە پارۆ سامانەکەی نییە قیمەتی ئینسان بە ئەخلاقەکەیتی بە ئیمانەکەیتی بە ڕەوشتە جوانەکانیەتی و بە هەمان شێوە هەژارێک کە دەوڵەمەندێک دەبینێ ئەو کەسە هەژارە خوای گەورە تاقی کردوێتەوە بەو دەوڵەمەندە ئایا کەسێکە دەڵێ خوایە من ڕازیم بە قەدەر و قسمەتت و هەوڵی خۆی دەدا بۆ بەدەستهێنانی مالی حەلال و یاخود لە ئاستی ئەو دەوڵەمەندە چۆکدا دەدا وخوا نەخواستە عیزەتی نفسی خۆی فڕێ دەدا لە بیری دەکا دەچێت دەپارێتەوە دەچێتە بەردەرگای ئەم و ئەو لە دەریای خەڵک دەدا دەستپان دەکاتەوە یان نا یعنی ئیمتیحانە یەکێک لە حکمەتەکان ئەوەیە ئیمتیحانە بەڵام لەبیر نەکەین قەت ماڵ بەتەنها مای بەختەوەری ئینسان نییە بەڵێ ماڵ هەبوونی سامان یەکێکە لە هۆکارەکان یان بەشێکە لە کەمالیات و خزمەت گوزار بۆ ئینسان بە بەختەوەری بگا بەڵام خودی بەختەوەری مەرجنی ئەماڵ خودی بەختەوەری بێ نا زۆر کەس هەیە لە تەعاسەتدایە ژیانی لە ناخۆشیدا لە ناڕاحەتێکی زۆردایە یعنی دڵی هەمیشە تەنگە خەریکە وەکو خۆی دەڵێ مەثەن دڵی خەریکە لە جەستەی دەردەچێ ئەوەندە لە ناڕاحەتیدایە لە کاتێکدا کە هیچ کەم و کورتێکی نییە لە ڕووی داراییەوە لە ڕووی پارە و سامانەوە ئیواش هەیە فەقیرە هەژارە نەبووە ڕەنگە پاروی ئەمڕۆی هەبێ بیخوا هیچ جەمێکتری نەبێ هیچ ڕۆژێکتری نەبێ بەڵام زۆر متەوەکیلە دەروونێکی کراوەی هەیە سینگێکی زۆر فراوانی هەیە هەست بە ئارامی زۆر دەکات بۆیە قەت ئێمە ئەو یعنی معادلەیە تێک نەدەین قەت پێمان وانە بێت هەتا خوای پەروەردگار دەفەرمێ ولا تمدن عينيك إلى ما متعنا به أزواجا منهم زهرة الحياة الدنيا لنفتنهم فيه ورزق ربك خير وأبقى أفرمي تشاو مبرا مال وسامان تشاو مبرا أو حالتي أو جياني كا هندق لوان من بيمان داون لبارا ولا سامان أوانا كأبشك لجواني برازاويكي دنيا لفرمي بو لنفتنهم فيه بۆەوەی ئێمە ئەم جۆرە کەسانی کە خاوەن دارایین ساماندارن دەوڵەمەندن تاقییان بکەینەوە بەو ژیانی خۆیان یعنی کەسێک ئەگەر نەبوو بێ هەژار بێ ئەزانین ڕۆژی قیامەت خوای پەروەردگار محاسبەی ئەو ئینسانە زۆر بە ساناییتر دەکات چونکە پارە و سامانی نییە هەرچەندە ئینسان پارەی هەبێ سامانی هەبێ محاسبەی ئەو ئینسانە قورسترە هەتا یەکێ لە قوتابیەک پرسیار دەکات لە مامۆستایەک ئەڵێ باشە بۆچی ئەو خەڵکە یعنی ئەو خەڵکە هەندێک هەیە زۆر پارەی زۆرە و سامانی زۆرە و کەسی واشەیە فەقیرە و یعنی چی یعنی وەکو جۆرێک بڵێ دەمەوێت تێبگەم مامۆستاکەش بۆ بەیانی وەڵامی دەداتەوە بەیانی طبعا ئەو تەڵەبانەی خۆیان هەر کەسە و هەندێک پارەی پێدەبەخشێ بۆ نمونە کەسێک 100,000 پێدەبەخشێ کەسێک 50,000 پێدەدا کەسێک تر 25 کەسێک 1000 دینار کەسێک 250 تەڵەبەکان پێیان عەجیب دەوێت بۆ مامۆستا ئەو فەرق و جیاوازیە دەکا بۆ کەسێک 100,000 و کەسێک 250 بۆ نمونە بەڵام دوای دەڵێ ئەوەی خۆتان نەسەرفیکەن
ڕۆژێکی تر کە دێنەوە ماوەسا شوێنێکی گەرم کردووە شوێنە وەکو ئەوەی کە تەندورێکی لەبن بێ شوێنێک کە زۆر گەرمە بە تەڵەبەکان دەڵێ بڕۆن بۆ ئەو شوێنە لەوێ بوەستن کە دەچن لەوێ بوەستن پرسیاریان لێ دەکات تۆ 100,000 لە چی سەرف کرد هەتا ئەو کەسێ 100,000 سەرف کردووە دەڵێ 10,000 بەوە سەرف کردو 20,000 بەوە سەرف کردو 50 بەوەدا ئیتر خەریکە پێکانی تەواو یعنی دەسووتێن قاچێک بەرز دەکاتەوە پێکێت کە دادەنێ وەزعی زۆر ناخۆشە تا لەو جۆرە پرسیار وەڵامە تێدەپەڕێ دوای کە دەردەچێت وەزعی زۆر ناخۆشە هەم قالبی ئارەقەی کردی و خەریکە پێکانی پۆڕێک دەدەن ئەوەی دواتر کە 50,000 پێدراوە کەمێ بە خێراتر دەڕوا بەڵام ئەویش پێکانی دەسووتێتە حەدێک بەڵام ئەو کەسێک کە 250 وەرگرتووە ماوەسا لێ دەپرسێ ئەو 250 بەچیدا یەکسەر دەڵێ مەسەڵەن ئەو 250 بۆ شتەدا و کەمتر لە یعنی 10 ثانیەیەکی پێدەچێت لەوێ و تأثیریشی ناکا و پێکانشی ناسووتێ یعنی ڕەنگە ئەو ئینسان دائیمەن هەوڵ بدەین بۆ ئەوەی ئێمە هەبوو بین بەڵام بۆ ئەوە ناکە پارە هەموو شتێکمان بێ نا پارەمان دەوێ بۆ ئەوەی ئێمە سەرفیکەین ماڵ و منداڵی خۆمان ژیانێکی شایستە بۆ ماڵ و منداڵی خۆمان دیاریکەین و خزمەتکاری خەڵکیش بین بتوانین ئەو پارە و سامانە بەکار بێنین چونکە دەزانین خوای پەروەردگار کە باسی جیهاد دەکا لە دە شوێن باسی جیهاد بە نەفس و بە ماڵ دەکا لە دە شوێنە باسی ئەوە دەکات جیهاد دەکەن بە ماڵ و بە گیانیان بەڵام لە 9 شوێندا ماڵ پێشی گیان خراوە لە یەک شوێندا باسی نەفسەکە ئینجا ماڵ لە 9 شوێندا ئەفەرمێ جاهدوا بأموالهم وأنفسهم ماڵ لە پێشی گیانە چونکە ئینسان بەڕاستی دەتوانێت بەهۆی ماڵەوە جیهادێکی زۆر بکە و خزمەتێکی باشی مرۆڤایەتی بکە و بەسمەی خۆشی وەکو دەڵێن پەنجەمۆرێک لە دنیای مرۆڤایەتی وجداندا دیاری بکات زۆر باشە مامۆستا ئیسلامی پیرۆز تا چەند وا دەکا مرۆڤ سەروەت و سامان و پارە بخاتە خزمەتی خۆی و نەبێتە کۆیلەی درهەم و دینار واتە پێی وانە بێت کە مرۆڤ بۆ خزمەتی پارە و سەروەت و سامان و دنیا دروست کراوە بەڵکو بە پێچوانە ئەوەی کە تەنانەت قورئانی ژەفەرمێ کە سەروەت و سامان و ماڵ و مناڵەکانتان مایەی زینەت و جوانین بۆتان یاتە ئێوە ئەوان مەڕازێنەوە بەڵکو ئەوان وا لێ بکەن کە ئێوە بڕازێنەوە تا چەند ئیسلام مرۆڤ لەو هەستی کۆیلەتی و جۆرێ لە خۆ بەکەم زانیە دەپارێزێ بکە بەرامبەر بە سەروەت و سامان هەیە و کە هەموو هەوڵ و خەم و هەمێکی بریتی بێت لە کۆکردنەوەی سەروەت و سامان و ڕەنجاندنی ئەوانی دیکە لە پێناویدا بەڵێ دەستخۆش بێ قوربان ئێمە لە جزئی عەمە کە سۆرەتە کورتەکان لەو جزئەدان خوای پەروەردگار لە چەندین سۆرەت لەو جزئەدا لە چەندین سۆرەت باسی ماڵی بۆ کردوین مثلا لە سۆرەتی تەبەت یەدا ئەبی لەهەبی وەتەب لەو سۆرەتەدا خوای پەروەردگار باسی کەسێکمان بۆ دەکا کە ئەبوو لەهەب خۆی هەڵدەکێشە بە ماڵ و سامانی خۆی کەسێک بوو لەوانەی کە فعلەن بوو بە بەندەی بوو بە کۆیلەی ماڵ و سامانی وای دەزانی ماڵ و سامان هەموو شتێکە بۆ ئینسانە کە ماڵی بوو عەقلی بوو کە ئەنەما ماڵی بوو واتە دەبێت پۆستێکی ئەو بێ ماڵی بوو واتە وجدان لەلای ئەوە حەق لەلای ئەوە کورسی هەریهی ئەوە مادەم دەوڵەمەندە هەموو شتێک بۆ ئەوە بەڵام خوای پەروەردگار دەفەرمێ ما ئەغنا عنه ماله وما كسب دوای ئەوەی بەسەری هات کە بەسەری هات ئەو ماڵ و سامانەی کە هەیبوو سوودی پێنەگەیاند و دەوڵەمەندی نەکرد لە دنیادا بۆ شێوەیەکی کاتی دەوڵەمەند بوو بەڵام بۆ دواتر کە تووشی عقوبە و سزای خوای پەروەردگار بوو نەیتوانی ڕزگاری کرد لە سوورەتی الهومەزە خوای پەروەردگار جل جلاله ويل بو كسي دنيري كاد فرمي ويل لكل همزة لمزة الذي جمع مالا وعدده يحسب أن ماله أخلده هاور بو كسانه كدو صفتيان تيا بدايتكي اواني الروشكيدن روبرو لنو خلق دا كسك دشكنوا عيبي اشكرادك وكسك تريشكا پشت ملباسي خلقك وعيبو كم كورتكان لا خلق باسك قسكاني رفتاركاني ديوي ناشرين يامكا هاور بو ام دو جور كسا كسك تريشكا خوا فرمي هاواري بو ورورو بو كسا او كسيك مال سامان كودكاتوا وواد غمان دبا كمال سامان نمريدك كمال السامان يهبوا يعني نامره اما الآيات لا ديسان الآيات كتير لسورة كتير لم جزء لسورة المطففين ديسان خوي فرق باسي خلقانك دك لبر بارو السامان ديسان وجدان دخات جير بي خوي تخوي فرق ده فرميت ويل للمطففين الذين إذا اكتالوا على الناس يستوفون وإذا كالوهم أو وزنوهم يخسرون لو ديسان باسي كسانك دك لا بينا وبارو لبينا وزياتر دسكويت في الله خلق دك بوجدان دك والى اخره بشويش كورتي بملخصي بلين
فعلا کەسانێکان بوون بە بەندە و کۆیلەی پارە و سامان بۆیش پێغەمبەرمان صلى الله عليه وآله وصحبه وسلم دفرموه تعس عبد الدينار تعس عبد الدرهم تعس عبد الخميصة رنجرو به شرمزار به روزرد به أو كسي كعبد بندو كويلو دينار ودرهم دسكوت دنيايا يعني هن أو كساني كبيوا مادام هبوا نامره مادام هبوا قد نخوش ناكوه مادام هبوا دبي همو خلق خزمتكاري أو به مادام هبوا أو لطبقيش برسترا خلق لطبقيش ديكيا أو مروفي درجة يكو فوق أويشك خلق عادتيا بلام خلشي ديكنا همو دبي خزمتكار وخدمي أو به أم جوري كسانا كبيان دقوتري پرستيار يعني پرستشكاري دينار ودرهم لراسي دا لدنيا دا خوا جل جلاله بو بارو سامان عذابيان دا بر لمحاسبه عقاب قيامت هر كسك ضلي خوي پەیوەستکە بە وەسائلێک بە ئەسبابێک لە ئەسبابەکانی دنیا خوای پەروەردگار هەر لەم دنیایە بەم وەسیلە و بەو سەبەبە سزای دەداتەوە کەسی وا هەیە ئەوەندە لە خۆبایی بوو ئەوەندە تووشی سەرسامی و عوجب بوو بەهۆی پارە و سامانیەوە خەڵکی یعنی بە چاوێکی زۆر سووکەوە تەماشای خەڵکی دەکرد یعنی ئینسانی وا هەیە طبعاً قوربان بەس لەبەر ئەوە کە دەوڵەمەندە یعنی جیرفانی پڕە بەڵام عقلی لەوانەیە نوێشی تێدا نەبێ يعني حاشاکی تەنابت و بینەرەون بیسەران لەوانەیە عقلی زۆر بەتاڵ بێ بەس لەبەرەوەی کە جیرفانی پڕە بەس لەبەرەوەی حساب بانکیەکانی بڵێن هەیە و هەبوونە و لەوێ حسابی تایبەتی خۆی بە پارێکی زۆرەوە بەس لەبەر ئەوە بە چاوێکی سووک تەماشای کەسێک دەکا مامۆسای جامیعەیە پسپۆرە لە بوارێکی زۆر گرنگی زانستدا بە چاوێکی سەیری مامۆستایەکی ئاینی دەکا زانایەکی ئیسلام دەکا بە چاوی سووک سەیری کەسێک دەکا کە دا ئەوەندەی ئەو خزمەتی مرۆڤاتی کردووە بە چاوی سووک تەماشای پیرەپیاوێک یان پیرئافرەتێک دەکا یعنی ئەو بەو چاوە ئەوە لەبەر چییە لەبەرەوە کە ئەو ئینسانە بووە بە کۆیلەی پارە وا دەزانێت پارە هەموو شتێکە دوایش کە لەی قەوما چەند کەسی وا هەبوو لەبەرەوە کە پارە و سامان کەوتو بۆ دڵیەوە یعنی جەستەی دڕی بوو جەستەی دڕاند بوو لە جیرفانیەوە چووە ناو دڵی هەموو شتێک یعنی لەلای ئەو پارە بوو دڵی تەواو کەوتو بۆ سەر پارە کاتێک کە خەبەرێکی ناخۆشی بیستووە بەوەی کە با بڵێن زەرەری کردووە لە معاملەیەک لەبەرەوە کە مەثەن لە بۆرسەدا نرخی دۆلار دابەزیوە لەبەرەوە کە مەثەن شکستی لە شتێک هێناوە یەکسەر تووشی سەدمەیەکی گەورە بووە بەهۆی ئەوە جەڵتەلەی داوە خەڵکی وا هەبووە دڵی وەستاوە مردووە بۆیە قەت ئینسان دڵی نەداتە پارە وەکو جەنابەت فەرمووت خوای پەروەردگار فەرموویەتی المال مال و سامان چین زینەتی حیاتی دنیان زینەت بۆ حیاتی دنیا واتە ئینسان ژیانی خۆی پێبڕازێنێتەوە نەک ژیانی خۆی بە قوربانی ماڵ و سامان و هەتا منداڵیش و کەسوکاری خۆشی بکات بەڵکو ژیانی ئینسان تەنها بەهەشت شایستەی ئەوەی ئینسان ژیانی خۆی بە قوربان بکات بەهەشت واتە ڕەزامەندی خۆی پەروەردگار ئەگەر ناشتەکانی تکە بەڕاستی نابێت بە خزمەتکار و وای لێبێت کە بچێتە ژێر دەسەڵات و ڕکێفی ماڵ و سامانەکەی زۆر باش مامۆستا هەمیشە کاربەدەست و لێپرسراوی وڵات بەشێکی زۆر یامە توانین بڵێن بەشی سەرەکی سەروەت و سامان و بژێوی خەڵک لە ژێردەستی ئەودایە ئیسلامی پیرۆز چۆن ڕێنمایی یام چۆن نەخشە ڕێگای داناوە بۆ شێوازی بەکارهێنانەوەی ئەم دەسەڵاتە لەژێر ئەم دەستی ئەم کەسایەتێداوە بینین یەکێک لە جیاوازیەکانی دەوڵەتی ئیسلامی ڕاشیدە لەگەڵ ئەمەویەکانە ئەوە بوو کە جاران بەیتولماڵ بۆ خزمەتی موسڵمانان نەبوو تەنانەت ئەو چوار خەلیفە بەڕێزە بۆ خێزانەکانی خۆشیان کەمترین درهەمێکیان بەکار نێنا بەڵام لە سەردەمی دوای ئیمامی عەلیەوە ئیدی بەیتولماڵ بووە یەکێک لە مۆرک و سیماکانی ئەو پاشایی کە ئەهات و بەردەوام بۆ هەدیە و ویست و نیازە خراپەکانی خۆی بەکاری هێنایەوە. بله طبعا فعلا سنة واعية استا طبيعية سروشتي دەسەڵات دارێتی وایە ئەو کەسێک کە دەبێت بە دەسەڵاتدار بەسەر دەیەک کۆمەڵگەیەک شارێک وڵاتێک ئیتر داهاتی ئەو شوێنە دەکەوێتە ژێردەستی ئەو بۆیە هەر کە گوترا دەسەڵاتدار واتە ئەو کەسێک کە مەواریدی حیاتی ئەو خەڵکە لە بەردەستی ئەوە جا چ پارە بێ زێر و سامان بێ مەعادین و کانزاکان بن یعنی داهاتی وەکو دەڵێن ژێر زەوی وەسەر زەوی هەمووی لە ژێردەستی ئەو ئینسانەیە هەر ئینسانێک ئەگەر لەخوا نەترسا لە ڕاستیدا خەڵک بە قوربانی خۆی دەکا
قەت وجدانی بۆ ئەوە ناجۆڵێت و عەقلیشی کاری ئەوەی لەسەر ناکە کە بڵێ من بۆیە بووم بە بەرپرسی ئەو خەڵکە. ئاخە بەرپرس یعنی چی؟ ئێستا بە کەسێک بەرپرس یعنی ئەوە با بڵێن تەرجمەی وشەی مەسئولە. المسؤول يعني چی؟ المسؤول يعني الذي يسأل عنه. ئەو کەسێک پرسیاری لێ دەکرێتەوە. بەرپرس ئەو کەسێک کە دەکەوێتە ژێر پرسیار دەبێت محاسبە بکرێتەوە. ئەو پارە و سامانەی کە هی خەڵک بووە هاتووەتە بەردەستی تۆ چیت لێ کردووە؟ چۆنت سەرف کردووە؟ ئەو خەڵکە چی خێری بینی لە ژێر سایی تۆ بەهۆی ئەو پارە و سامانەوە؟ طبعا لە کەسێک بترسێ کە لە خوا ناترسێ، دەسەڵاتدارێک لە خوا بترسێ، ئەو هەموو داهاتەی کە لە وڵاتانی مسلماناندا هەیە، وڵاتی مسلمانان بە عێراق و کوردستانیشەوە، بە وڵاتانی خەلیجەوە، بە وڵاتانی شەرق الئەوسەط و فراوانی کە هەموو وڵاتە ئیسلامیەکان لە ئاسیا و لە ئەفریقیاش تەماشا بکە. یعنی بەرەکەتێکی زۆری تێدایە، بەرەکەتێکی زۆر، کانزایەکی زۆر، نەوتی زۆر، مەثەن زۆر شت هەیە کە بەرەکەتدارن. بەڵام تەماشا بکە فەقیرترین لەوانەیە یان هەژارترین یان ڕێژەی هەژاری زۆرترینی ئەوەیە کە لە وڵاتی مسلمانانە، لە ئەفریقیایە و لە وڵاتی مسلمانانی تەماشا دەکەی ئەو پارە و سامانەی کە هەیە لە چی سەرفەکرێت لە کڕینی با بڵێن زرێپۆش و تەیارەی F-16 و سەرفکردنی لە شەڕ و لە جێچەڵ و لە وێرانکاری. یعنی لەبەر چییە؟ لەبەرەوە لە ڕاستیدا ئەو کەسەی کە ئەوەی بەدەستە، ژیان و گیانی خەڵکی بەدەستە، پارە و سامانی بەدەستە، سنووری بەدەستە، ژێرخان و سەرخانی بەدەستە، کەسانی لە خواترز نین. کەسی لە خواترز بێ حیساب بۆ قیامەتی خۆی دەکا. کاتێک کە نمونە بە عومەر کوڕی خەتاب کە ڕەمزی عەدالەتە، ڕەمزی دادگەریە، نەک بۆ مسلمان بۆ غیر مسلمانانیش. وەختێک کە نەخۆش دەبێ ئەڵێن یەکێک لە دکتۆرەکان پێی دەڵێ عیلاجی تۆ ئەوەیە کە هەنجین بخۆیت، کەمیەیەکی باش هەنجین بخۆیت ڕۆژانە. هەنجینی دەست ناکەی و پارە و سامانیشی نییە بچێ هەنجین بکڕێ. بەڵام لە بەیتولمالی مسلمانان هەنجین هەیە، مسلمانان خڕ دەکاتەوە. کۆمەڵی لە مسلمانانی کە کار بەدەستن، کە قسە بەدەستن، نوێنەرایەتی خەڵک دەکەن، کۆیان دەکاتەوە، دەڵێ من نەخۆشم، دکتۆرێ پزیشکێ بۆی نووسیم کە هەنجین بخۆم، پارێشم نییە بیکڕم. بەڵام لە بەیتولمالی مسلمانان هەنجین هەیە. ئایا ڕێگەم دەدەنکەوە هەنجینی بەیتولمالی مسلمان بخۆم بەس لە بەرخاتەوەی کە خوای گەورە لەو نەخۆشیە یعنی ڕزگارم کا شیفان بۆ بدە؟ مسلمانی کەسی ئیماندار، کار بەدەستی ئیماندار ئاوایە. کار بەدەست کاری بەدەستە، بەڵام تەمەنی خۆی بەدەست خۆی نییە، دڵی خۆی بەدەستی خۆی نییە، بەختەوەریەکەی خۆی بەدەستی خۆی نییە. ئەو کاری مسلمانی کەوتۆتە ژێردەست بۆی خوا تاقیب کاتەوە، داخۆ چی دەکا و چی ناکە. ئایا چاو لە پێغەمبەران دەکا عەلەیهیمو سەڵات وەسەلام، لە سەرداری پێغەمبەران بەتایبەت محەممەد الموستەفا صلی الله علیه وسلم، چاو لە خولەفای ڕاشیدین دەکا، یان چاو لە نەمرود و لە قارون و لە فرعونەکان و لە ئەبو لەهەب و لەو دەسەڵاتدار ئەستەمکارانە دەکات کە یعنی لەبەر خاتری خۆیان میلەتیان قڕ کرد، میلەتیان کردە قوربانی خۆیان. دوو ڕێگایە کار بەدەستی لە خواترز، یعنی پێغەمبەران و چاکەکاران دەکاتە پێشەنگ و قودوەی خۆیان. بەڵام کەسی لە خوا نەترس، کەسی بێویژدان، کەسێک کە دەیەوێت خەڵک بک بە پەیژەیەک، بیکە بە قادرمەیەک، بۆ خۆی بگا بە ئاوات و یعنی ئامانجەکانی خۆی، ئەو جۆرە کەسە فرعونەکان و تەواغیت دەکات بە قودوە و پێشەنگی خۆی. بەڵام لە ڕاستیشدا دەرەنجامی تاغوت و فرعونەکان و نەمرود و قارون ئەوانە چی بوو؟ دەرەنجامێکی لەوە باشتر چاوەڕوانی ئەم جۆرە کەسەش ناکە. بۆیە دەبێت دائیمەن دەسەڵاتدار. ئێمە بۆ دەن لە خواترسان. جارێک عەقیلی برای ئیمامی عەلی دەچێتە خزمەتی ئیمامی عەلی کە برایەتی طبعا، دەڵێ تۆ خەلیفەی مسلمانانی و داهاتێکی زۆری سامانت بەدەستە، ئێستا پێویست بەوەیە کە لایمان لێ بکەیتەوە و هەندێک شتمان پێ بدەیت، پارە و سامان بدەیت. یعنی بەخۆ دەزانی من برای تۆم، معقولە برای خەلیفەیە و کەچی خانوویەکی شایستەی نییە، براکەی خەلیفەی مسلمانان لە دەسەڵاتی یەکەمی هەموو مسلمانانی بەدەستە، کەچی با بڵێن ژیانی لەگەڵ خەڵکە جیاوازی نییە، ئەخە معقول نییە. ئیمامی عەلی دەڵێ زۆر باشە کە دانیشتۆن ئاسنێک لەوەیە کە ئاسنەکە سوور کراوەتەوە بە ئاگر، دەڵێ ئەو ئاسنەیە دەست دێ، ئەویش دەستی بۆ دەبا یەکسەر دەستی دەسوتێت، دەستی دەبرژێت، ئازاری زۆر دەبێ و هاوار دەکا، ناڕازی دەبێ وەک زۆرێک لە گلەیی دەکات، دەڵێ بۆ وات کرد دەستم سوتا، دەڵێ دەی باشە ناخۆش و ناڕەحەت بوو، دەڵێ بەڵێ زۆر بە ئازارە، زۆر ئازاری هەیە، دەڵێ دەی ئەو ماڵ و سامانەی کە ئێستا لەبەردەستیم لە بەخوای ئاوایە، واللهی ئێستا پێت بدەم ڕۆژی قیامەت ئاوە پێ سزا دەدرێی. بۆیە لە قورئاندا خوای پەروەردگار باسی غەل دەکا،
ومن يغلل يأتي بما غل يوم القيامة. هر کەسێک شت گل داتەوە. ئەزانین تەماشا بکە پێغەمبەر صلی الله عليه وسلم کەسێکی نار بە ناوی ئیبن لوتەیبە، پیاوێکی ئیماندار بە مسلمان طبعا. ها ئێستا با بڵێن مەبدەئێک هەیە، مەبدەئێک بۆ با بڵێن لێپێچانەوە لە خەڵک کە بەداخەوە لە عێراق تا ئێستا نەبووە، لە خولی بڵێن ڕابردوو لە خولی سێمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق فراکسیۆنی کۆمەڵ پرۆژە یاسایەکی تەقدیم کرد بە با بڵێن لە ژێرناوی پرۆژە یاسایەکە بەم جۆرەیە من ئەینە لەکە هادا، ئەو ماڵ و سامانت لەکوێ بووە. ئەزانی ئەو مەبدەئە یاساییە، ئەو مەبدەئە کە بۆ محاسبەی مەسئولین و دەسەڵاتداران هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دیاری کردووە. لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم کە بە حسابی ئێستا بە دیری ئێستای خەڵک یعنی حکومڕانێتی ئەوەندە پێشکەوتوو نەبوو، مرۆڤایەتیش ئەوەندە پێشکەوتوو نەبوو، سەردەمی تەکنۆلۆژیا نەبوو، بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو مەبدەئە یاساییەی پەیڕەو کردووە. ئیبن لوتەیبە یەکێک لە هاوڵانی بەڕێزی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم. پێغەمبەری خوا ناردی بۆ شوێنێک بۆی داهات کۆکاتەوە، داهاتی ئەو شوێنە کۆکاتەوە بێنێ بۆ دەوڵەت، بیخاتە خەزانەی گشتی دەوڵەت، بیخات بۆ ناو خەزانەی بەیتولمال. هەندێک لە ماڵ و سامانەکەی هێنا، هەندێکی لەلا مایەوە. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەینە لەکە هادا، ئەی ئەو ماڵ و سامانە چییە؟ ئەوە لەکوێت هێنا؟ ئەو ئیبن لوتەیبەش گوتی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەڵک ئەوەیان بە مندا گوتان ئەمە بۆ بەیتولمال، ئەوەشیان بە هەدیە داوەتە من. پێغەمبەر صلی الله عليه وسلم لێ رازی نەبوو، بەم قسەی رازی نەبوو. پێغەمبەری خوا فەرمووی بۆ نەدەچیتەوە ماڵەوە، ئەگەر لە ماڵی خۆت دابنیشتای ئەو خەڵکە ئەو هەدیە و دیاریان پێدەدای؟ پێ نەدەدا. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لێ وەرگرتەوە بۆ چونکە بە صیفەتی ئەو صیفەتێک کە پێ دراوە کە پێغەمبەر بۆی ناردوێتی بەوێ بەو صیفەتە وەریگرتووە کەواتە ئەویش هەری بەیتولمال مسلمانانە. تەماشا بکە مامۆستا، نەفەری وا هەیە ژیانێکی زۆر سادە دەژیت، سارێکی طبیعی وەکو خەڵکی هەیە، خانووەکەی طبیعی وەکو خەڵکە، جلوبەرگەکانی طبیعی وەکو خەڵکن، منداڵەکانی لە قوتابخانەی ئەو قوتابخانە دەخوێنن کە با بڵێن منداڵی خەڵکی ڕەشەڕوتیش لەوێ دەخوێنێ. وەختێک کە پۆستێک وەردەگرێ دەبێت بە وەزیر، دەبێت بە مدیر عام مەثەلاً، دەبێت بە شتێک لەوانەی کە لەو پۆستانێک هەن، لە خلالی 2 ساڵ 3 ساڵ بەڵکو دوای ئەوەی کە 4 ساڵ تێلەپەڕێ تەماشای بکە ئەو ئینسانە وەزعی گۆڕاوە، منداڵەکەی لەو قوتابخانەیە نەماوە، چارەسەر ئەگەر نەخۆش بێ ناچێتەوە بۆ خۆستەخانەی کە پێشتر لەوێ با بڵێن عیلاجی وەردەگرت، جلوبەرگەکانی گۆڕاوە، سارەی گۆڕاوە، خانووەکەی لە شوێنی جان هەر پێی عیبە بچێتەوە شوێنێک کە پێشتر لێی بوو، خانووەکەی چوە بۆ جوێیەکی تر، بۆ بە کۆش، بۆ بە تەلار، هەموو شتێکی گۆڕاوە. کەسێکیش نێ پێ بڵێن ئەینە لەکە هادا، ئەو پارۆسانات لەکوێ بوو کاکە؟ لەکوێت بوو یعنی؟ حتى ئیمام عومەر طبعا خالدی کوڕی وەلید، عەمری کوڕی عاص ومعاوية كرة أبي سفيان خواهي قول لهم الرازي بيت لسردمي إمام عمر سردمي أبو بكر ركوانا وعلي بون هذي كانوا للشوية كان قلت يان مصرف من جرام بوا، مصرف جرام بوا دهاتا كان زور بون داوان كرد موتيان بو زياد بكره، إمام أبو بكر موتي بو هرسي كان زياد كرت، بلام كسردمي إمام عمر بو، إمام عمر هرسي كان يبان كرت فرموي أو موتي كبيشي سردمي إمام أبو بكر ورتان دقرت. ئەگەر بەو موچەیە رازین ئەوە باشە هەر یەکەتان لە شوێنی خۆتان بمێننەوە، ئەگەر رازیش نین دەتانەوێت بۆتان زیاد کەم هەر وەکو ئیمام ئەبوبەکر بۆی زیاد کردبوون، ئەوە هەر یەکەتان لە شوێنی خۆتان واز بێنن بڕۆنە بۆ ماڵی خۆتان، ئەو موچەیەتان بۆ زیاد ناکەم. طبعا دوایی کە رازی بوون پاشان پێی فەرموون هەموو جارێک وەختێکی بۆ دیاری کردبوون کە ئەوان بێن داهاتی خۆیان ئاشکرا بکەن. یعنی خالدی کوڕی وەلید، سەیف الله المەسلول، عەمری کوڕی عاص، معاویە کاتیبی وەحی، ئەوانە هەموو سەحابەی بەڕێزی پێغەمبەر بوون عەلەیهی سەڵات وەسەلام، ئەمین بوون، دز نەبوون، غەشاش نەبوون، خائین نەبوون، گەندەڵ نەبوون. ئیمامی عومەرش عادیلە، بەڵام ئەو سنەتە ئەو ڕەفتارە دادێنێ بەگوێی پێغەمبەر دەکات صلی الله علیه وسلم بۆی بشبێتە سنەتێک هەموو دەسەڵاتدارانی سەر مسلمان دەبێ وابێ. ئێستا لە وڵاتی خۆمان دەسەڵات کە با بڵێن کەسی دەسەڵاتدار هەموو شتێکی بەدەستە، یاسا چییە لە ئاستی ئەودا؟ با بڵێن پێگەی دەرچواندنی یاسا و تەشریع و سەرچاوەی تەشریع و یاسادان چییە بەلای ئەودا؟ یعنی هەموو شتان هەموو بەلای ئەو بێقیمەتە، لەبەر ئەوەی کە دەسەڵاتدارە هەمووی لەژێر دەست و ڕکێفی ئەودایە. ما کەسێک دەتوانێت بۆ کەسێک دەتوانێت ڕووبەڕویان ببێتەوە بڵێ کاکە تۆ 10 ساڵ بەر لە ئێستا خەڵک زگی پێت دەسووتە، زەکاتیان بۆت کۆ دەکردەوە، ئێستا
يعني حسابي خود ون كردوها نقل لكردستان لدروي كردستان فيلا ويعني شويني سياحية هي كومل مشاريع جورة اقتصادية هي لولاتان أوروبا أمريكا أستراليا يعني أمتان للشيء كذا تواني أصلا كذا ناتواني بو لبري لراسي ده إيمان كلاواز بو إنسان بنا به مشتاق دبا أكابرك إنسان كإيمان دار بو إنسان كمسلمان بو دزانه جاني إنسان بس جاني دنيانية جاني دنيا بشيء كما لتشاو قيامة بوكو أو إنسان دز بخاته نيو دريايك بيغمبر فرمي عليه الصلاة والسلام بنجدر بينه بزانه چند أو لقل أم بنجي دي أو أن دعاوي كلقل بنجكي هاتوا بنسبة درياكا دنيا وقيامة آوايا كابري بإيمان دار نبي لأخوات رز نبي وحساب دكا الدنيا بس دنيا هي بويا همو هولو كوششي بو دنيا خلشي دكا بقرباني خوي لراستيج دا جورة ترين خيانة يعني چه لجورة ترين خيانتي برپرسو سركردكان لقل ملتي خوان أويا جاني خوان بجورك جاني خلق بجورك ترى بو خوان پربن خلق قربه بو خوان هبوبن خلق ندار به بو خوان هیچ گرفتێک نەبێ نەزانن نەبوونی چییە نەزانن بێکارەبایی چییە نەزان سەرما چییە نەزان گەرما چییە نەزان نانی ڕق و وشک چییە نەزان بێموچەیی چییە بەڵام خەڵک هەموو ڕۆژێ یەکێک گلەی هەیە لەبەرەوە کە کارەبای نییە یەکێک ناڕەزایەتی هەیە لەبەرەوە کە ئاوی خواردنەوەی پاچی نییە یەکێک گلەی هەیە لەبەرەوە موچەکەی دابین ناکرێت یەکێک گلەی هەیە لەبەرەوە کە خەستەخانەکان سیستەمی تەندروستی فاشلە مەسەلەن خەڵک ئاوا بێ ئەو ئاوا بێ بەڵێ مامۆستایان کۆتا پرسیارە لەبەرەوەی کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە قسەیەگەی لە کوردەواریە دەڵێ کێ کردی و کێ خواردی بۆ نمونە لە کۆمەڵگەی ئەمەدا ئەوەی کە ڕۆڵی هەبووە لە بنیادنانی ئەم وڵاتە و بەدەستهێنانی ئەم سەروەت و سامانە خەڵکی ڕەش و ڕوت و پێشمەرگە و جوتیار و فەلاح بوون لە ماوەی ڕابردوودا بەڵام لە ئێستادا خەڵکێک هەن بۆ نمونە تەنانەت بەشی کرێخان و ژیانێکی شایستەشی نییە بەڵام کوڕە مەسوول و کوڕە بەرپرس و کوڕە دەسەڵاتداری وامان هەیە کوڕە وەزیری وامان هەیە کە تەنانەت لە دوای ڕاپەڕینیش لەدایک بۆ بەڵام ئێستا لە خۆشترین زانکۆکانی ئەوروپا دەخوێنێ یان بۆ منە پلەی ئاسکەری پێدراوە یا فەوجێ خراوەتە بەردەستی تا چەند لە دابەشکردنی سەروەت و سامانە دەسەڵاتدار ئەبێ بۆ نمونە ئەوەندەی کە بۆ خزمەتی خۆی و عایلە و بنەماڵە حیزبەکەی بێ ئەوانی دیکەی لەبیر بچێتەوە ئەوە تا دەبینین عەبدوڵای کوڕی عومەر گلەیی لە ئیمامی عومەری باوکی دەکات کە دەڵێت بۆچی ئوسامەی کوڕی زەیدت زیاتر پێداوە و 3000 درهەمت داوە بە و 1500 درهەمت داوە بە من ئیمامی عومەر فەرمێ لەبەرەوەی کە ئوسامە لای پێغەمبەر لە تۆ خۆشەویستتر و باشتر بووە وەکو چۆن باوکی ئوسامە لە باوکی تۆ بەڕێزتر و باشتر بووە. ڕاست دەستخۆش بێ فعلا قوربان والله ئێمە سەیری مێژووی پڕشنگداری ئیسلام کەین نەمان بینیوە کەسێک لەبەرەوە کە خەلیفەی موسڵمانان بوو بێ بەتابەتی لە 4 خەلیفەکان و دواتریش لە ناو خەلافەتی ئەمەویش و عەباسیش و ئەوانیش بەڵام دوای وردە هەندێک گرد و هەندێک تۆز و غوبار دەنیشێت لەسەر ئەو با بڵێن مێژووی خەلافەتی بەتابەتی با بڵێن تا دێتە خوارتر بەڵام نەبووە مەثەن سەردەمی تەماشا بکە ئیمامی ئەوبەکر کە خەلیفەی موسڵمانان بوو خەلیفەی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وەسەلام ئیمامی عومەر بە هەمان شێوە ئیمامی عوسمان بە هەمان شێوە ئیمامی عەلی بە هەمان شێوە هیچ یەکێک لەوانە ماڵ و منداڵیان دەوڵەمەند بووبن بەهۆی ئەوە کە باوکیان خەلیفەیە یان یەکێک لە والیەکان کاتێک کە دەرچوو بێ کاتێک کە عەمری کوڕی عاس ڕەزا و ڕەحمەتی خوای گەورە لەسەر بێ کە کوڕەکەی خۆی بەس لەبەرەوەی کە کوڕی والی مسڵمانان والی میسرە کە یعنی خۆی بە نەوعی کتر دەبینێ لەگەڵ کابرایکی قیبطی دەڵێ من جیاوازم چۆن دەبێت پێشم کەویەوە کە پێشی دەکەوێتەوە لە پێش بڕچەی ئەسپ سواریدا کە قامچێکی لێ دەدا دوای کە شکایەت دەکات لە ئیمامی عومەر کابرای قیبطی کابرای مەسیحیەکە کە شکایەتی لێ دەکا ئیمامی عومەر لەسەری بە جواب دێ و پێشی دەڵێت لێی دایت و دەبێت لێی دەیتەوە لێی دەداتەوە و لە دەڵێ ئەگەر دڵت ئاوی نەخواردۆتەوە لە باوکی بدەکە عەمری کوڕی عاس سەحابی بەڕێزی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دوای ئەو قبول ناکە دەڵێ لێی نادەم چکە ئەو لە منێ نەداوە لە ڕاستیدا مەترسیدارە زۆر دەسەڵاتدارەکان خۆیان جاکەنەوە لە خەڵک ئەوان لە دۆڵێک بن خەڵک لە دۆڵێک تر بێ دائیمەن سوتەمەنی هەموو شۆڕشەکان قوربانی دەر لە نێو هەموو بڵێن شۆڕشەکاندا شۆڕشی مەثەن با بڵێن ڕزگاری خوازی گەلی کوردستان تەماشا بکە چێ زیاتر قوربانی داوە خەڵکە ڕەشوڕوتەکە ئەوەی پێشمەرگایەتی کردو زۆرتر ئەوەی کە قوربانی داوە ئەوەی کە بریندار بووە ئەوەی کە دوای کەم ئەندام بووە ئەوەی کە دواتر دەربەدەر بۆ ژیانی لە ناخۆشی و ناڕەحەتیدا بەسەر بردووە خەڵکە هەژار و خەڵکە کەم دەستەکە و خەڵکە چەوساوە و ستەم لێکراوەکە بووە
بۆچی ئێستا خەڵکە ئەوەی کە قوربانی داوە ئەوەی کە شەهیدی داوە ئەوەی کە ئەو ناخۆشی و ناڕەحەتی و ناسۆری بەسەری داهاتووە ژیانی خۆی بە جۆرێکە یعنی گلایی هەیە ناڕەزایی هەیە گلەی هەیە دەڵێ ئێمە ئەوان دەبینین کە بۆ یعنی لە خلالی 24 بەڵکو 27 ساڵی ڕابردووش لەوانەیە 27 دقیقە لە ماڵی ئەواندا کاربان نەکوژابێتەوە کەچی ئەوان هەموو ڕۆژێک چەندین جار کار بەدەکوژێتەوە بە زستان بە بڵێن بە هاوین بە گەرمە بە سەرما بۆ دەبێ وابێ شتێکی خراپە ئەوە مەترسیدارە زۆر یعنی بۆچی خەڵک کە ناڕازی دەبێ پڕ دەبێت لە دەسەڵات دوایی گرەی دەکا دوایی خۆپشاندان دەکا دوایی لە دەسەڵاتی خۆی هەڵدەستێ لەبەر ئەو فەجوەیە ئەو کەلەنە گەورەیە دروست دەبێ ئەوان پڕن ئەوان قڕن ئەوان لە بەرزیدان ئەو لە ئاستێکی نزمدان ئەو دەڵێن هەر ژیانیان زۆر جیاواز لەکتری ژیانی منداڵەکانیان بڕوا بکە ئێستا لەم هەڵمەتی هەڵبژاردنە کە ئێستا بانگەشەیە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەری عێراق بەرپرس هەیە زیاتر لە 10 دەفتەری بەس لە بانگەشەدا سەرف کردووە زیاتر لە 10 دەفتەری پارەی بەس لە بانگەشەدا سەرف کردووە خەڵکیش هەیە لەم وڵاتەی خۆی لە وڵاتەی خۆمان واللهی یەک وەرەقە $100 نییە بچێ بۆ لای دکتۆرێک تەشخیصی نەخۆشەکەی بۆ بکەیان عیلاج وەرگرێت چۆن دەبێ ئەوە چۆن ئەم کۆمەلگایە دوای درسی تێناکەوێ چۆن دەتوانین تەبای لەو وڵاتی خۆتا بتەوکەی لە کاتێکدا کە عەرەب قسێکی زۆر جوانیان هەیە دەڵێ ئەعطینی خبزا ئوسەکن لەکە شەعبا تۆ نانێکم بدەرێ با شەعبێکت بۆ بێدەنکەم شعب کە بێدەنگ دەبێ شعب کە ناڕازایی دەرنابڕێک شعب کە یعنی ڕازی دەبێ سەرکردەی خۆی خۆشەوێ لە پێناویدا هەموو شتێک دەکا ئەو کاتەیە کە ببینێ سەرکردەکەی ئەو ناخاتە ژێر خۆی سەرکردەکەی لەگەڵی خۆی بژیتن یعنی بچێ بۆ ئەو ببینێ کە نەخۆش کەوت چوو بۆ نەخۆشخانەیەک سەرکردەکەی ببینێ لەو نەخۆشخانەیە کە چوو بۆ قوتابخانەیەک منداڵەکانی ئەو لە قوتابخانەیەک بوون منداڵەکانی ئەوش لەو قوتابخانەیە بن یعنی هەموو شتێکیان جیاوازە نە تعزیەی خەڵک تعزییان لەگەڵ خەڵک نە خۆشیەکانی لەگەڵ خەڵک هیچ شتێکیان لەگەڵ خەڵک یعنی یەک نەبێ بەڕاستی و خیانەتێکی گەورەیە و بە تەکیدیش سەرنجامەکەی باش نابێ بۆ خۆیان زۆر باش مامۆستاگیان بۆیە ئەگەر ئەوان هەست بە بەرپرسیارەتی بکەن دەبێ ئاگیان لە خۆیان بێ و حسابی ئەوەش بکەن زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا حەسەن عەبدوڵڵا بانگخواز و زانایانی کە ئەمڕۆ لە هەولێرە و میوانی بەرنامی باسوخواز بووین بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی عەزیزیش تا بەیگەشتنەوەیکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ